برز شیروان دوبردانی اندام پارلمانتوی عراق نواسوی دادگل بنا خیر بین سرشام سپاس افرو بجین لوقایع عراق دا بجین یاسا بودجه هاتا بلاف کرن از خوازم سر اوان داتا هندک راستم بشهر ما کردستانه اوا کو توی پارلمانتوی 16 تریلیون و 609 میلیار اوا دیجی سر نراستم بشهر ما کردستانه اوا کو بجین پسند بوی پشتی بوی اسا تقریبا 111 تریلیون بجین میلیار ببوره جی کم بوی اول چه هاتیه کم کرن ام بجین زدتر چه برگاده هاتیه کم کرن بله کاک محمد سلام ریز بو بنیاری خوشویست کانال کردستان 24 گواستنەوە کرایە لای پاراستنی کۆمەڵایەتی بله سەر بە بەرهێنان و مەسەلەی فەرمانبەرانیشی ئەوەیە کە وەزارەتی دارایی قبولی نەکرد هێزەکانی پێشمەرگە و لیوای 20 هاوبەش لەسەر موچەی فەرمانبەران بنێتەوە ئەوەش بیە بەشێک بەتنێ کەوڕەکە تەخواری زیاتر لە 682,000 فەرمانبەرانمان نەبی کەوڕە کێم کراوە گواستنەوە کراوە بۆ وەزارەتی بەرگری هێزەکانی پێشمەرگە و لیوای 20 هاوبەش ئەو 111 میلیارش ئەوە گواستنەوە کریا لای وەزارەتی دارایی و لیژنەی دارایی کە لە تۆری يعني او پاراستنی کۆمەڵایەتی كردستان بو يعني مایە گواستنەوە کریا لا بابي كتدا بله مناقله گواستنەوە کریا لەغێر ئەوە بە شەرمی کوردستانەوە خۆی ماوە کە 12.67 لە مەسەلەی حاکیمە و لە سیادیە و لە مەسەلەی بەرهینان دەمنێتەوە بەس پەرپێدان کە 11% 12.67 نییە بەس ئەو وە خۆی ماوە ئەوەی دیکە وەکو بە شەرمی کوردستان دەستکاری نەکرایە هەندێک مناقلە کریا لای لیژنەی دارەیەوە کە کاتی گفتوگۆ کریا بینی لایانی سیاسی زۆر باشە ئەو ڕوونکردنەوە زۆر گرنگ بوو لەبەرەوەی تبینێکی زۆر دەکرات دەیانگوت کە لە پشتی هەرێمی کوردستان کەم بووتەوە بەڵام نەکەم نەبیتەوە گواستنەوە کریای بەس زۆر باشە بینیمان کە پێشتریش ئاماژەم پێکرد ئەو خەرجیانە خەرجیەکی زۆر بڵێن کەم بوویتەوە نزیکی 111 ملیاریان کەم کردوتەوە بڵێن بەگشتی لە چ بابێکیان کەم کردووە بۆی کورتئانینەکان پێکەم بکەن لە بەشی پاراستنی کۆمەڵایەتی پاراستنی کۆمەڵاتی بەێ ئەوە على ئەساس گواستنە بۆ مەسەلەی بەرهینان ئەو 111 میلیارە زۆر باشە باسی هەژماری کارمەندانیش بکەم لە 2023 بژین هەژمارە کارمەندێن یەم پێشی بژین 681,979 هەبوو کارمەند بوو جەم حکوومەتە عێراقی هەژمارە کارمەندان ئەوەکو بژین هاتیە بەڵافکردنها پەسەند کریای هاتیە پەسەندکردن 658,179 کارمەندەوەتە 23,709 کێمترە یاکواتیە دانان ئەوە چاوە بووە ئەوەی شارت پێداوە هێزەکانی پێشمەرگەیە ئەو لیوای 20 هاوبەشە ئەوانە توێ سەر وەزارەتی بەرگری کەواتە ئەمە لە جاتەوی موچەکانی لەسەر فەرمانبەران بەگشتی بی لەسەر ئەو 679 ئەوە وەزارەتی دارایی وەزیری دارایی بەخۆی ئیشرافی کرد گوتیەوە دەبیت لەسەر وەزارەتی بەرگری بیت پێشمەرگە و لیوای 20 هاوبەش لە گشتی ینی بکەواتە پێشمەرگە ئەو کۆمەنزومەیەکی ئەسکەری مامەڵێ لەکرااو بووە بۆ دەرکراوە بەتنی بەێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئەمە وەکو ژمارە پرۆژه یاساکە پەسەند کراوە بۆ بە یاسا و لە وەقایع بڵێن بڵاو کرایەوە کەواتە دوای جژن پێویستە جێبەجێ بکرێتن چ زمانێک هەیە چ گەرنتیەک هەیە بۆ ئەوەی کە پەسەند کراوە کە دوای ئەو مشتومڕە زۆرە و ئەو بینیمانێن ئاگدار بوون ئەوە زۆر ماندوو بوون ئەو چەندشەوە دوای ئەوەی کە پەسەند کرا چ گەرنتیەک هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت دوای ئەو ڕۆوە با بڵێن لێکی هەفتەوە حکومت فدرالی پابندە بە جێبەجێکردنی بودجەی 2023 باش لە یەک لە مادەکانەکە دەڵێت لێکی 2023 ئەو بودجەیە جێبەجێ دەکرێت دەمنێتەوە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی بەغدا لیژنێک پێک دێت ئەو نقطانێک کە فڕۆشایە لە مانگێک حتا مانگی 6 دەبیت لەگەڵ حکومت بە هەماهەنگی ئەوە تەصفیە بکرێت دەمنێتەوە ئەو قەرزەکانی کە هاتیە بەردەوام پێشی درۆژە 400 میلیارەکەی بۆ موچەی فەرمانبەران ئەوانە چۆن ئەوەش دەبڕێت لە موچەی فەرمانبەران
ئەوەی کە زیاتر لە 905 ملیارە مانگانە بەغدا لە بۆ هەرێمی کوردستان دەنێریت دەمنێتەوە بەشانی دیکە حاکیمە و سیادیە و مەسلەی بەرهێنان و مەسلەی پەرپێدان ئەوەش وە خۆی مانگانە بەغدا بۆ هەرێمی کوردستان دەنێریت. ئێستا ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جار کە 400 ملیاری ناردووە وەکو قەرز لەسەر حکوومەت هەرێمی کوردستان حسابی کردووە تقریبا بە نزیکەی بێتن قەرزەکە چەندە و بە پێ مانگ دەبڕێتن تاوەکو هەمووی ساف دەکرێتن یان چۆن چۆنیە؟ قەرزەکەی 2022 ئەو دەمێتەوە سەر قەرزەکەی 7 ساڵانە ئەو یەک لە مەدەکانی هەیە کە پەسەند کرایە لە بەرگەکانی سەر بە هەرێمی کوردستانە ماوەی 7 ساڵ حکوومەتی هەرێم پابەندە ئەو قەرزەکانە بداتەوە دوای یەک بابلین 2023 ئەو ساڵەکە مەبەست ئەوی بانقەکانە بێژگە لە بانقەکان 2000 مانگی 12 باشە 2022 یەکەمی قەرز بۆ موچەی فەرمانبەران 400 ملیاربی ئەوش دەکەوتە بەر قەرزەکانی پێشتر ئەو 7 ساڵانە دوای 2023 ئەو 400 ملیارانی هاتیە ئەوە وەزارەتی دارایی لە بەشی موچەی فەرمانبەران دەبڕیت مانگانە لیژنەی بەغدا دیوان ڕقابە مالی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو منافذی حدودیە و گەل دائیرەکانی سیادی و حاکمە لە هەولێر ئەوانە ئەو پێشەش مانگێک کە ڕۆشتیە پێکەوە گفتوگۆ دەکەن و مەقاسە دەکەن و چەند پارەی هەرێمی کوردستان لەسەر بەغدا ماوە یان بەغدا لەسەر هەرێمی کوردستان ماوە ئەوە بۆ لە مانگی یەک حتا مانگی حوزەیران مانگی 6 لە تەمووزەوە حکوومەتی بەغدا پابەندە بە نەوت بنێرتە دەرەوە نەوت نەنێریت لە ناوخۆ بەکاربینیت حکوومەت مانگانە پابەندە ئەو موچەی فەرمانبەران و ئەوانەی کە بۆ بەرهینان کە پەسەند کرایە بۆ مەسلەی حاکیمەیە سیادیە مەسلەی هەمی ئەوانەی کە ڕێکەوتە سەر کرایە حکوومەتی بەغدا مانگانە دەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بنێریت عیلاقەی پەیوەندی بە نەفت هەرێمی کوردستان نییە سۆمۆ لەگەڵ هەرێمی کوردستان بە هەماهەنگی پێکەوە نەوت هەرێمی کوردستان 400,000 ڕۆژانە نەشتە دەرەوەی بۆ جیهان لە ناوخۆ بەکارنێت ئەوە کێشەکەی بینی بەغدا و هەرێمی کوردستانە چ پابند چ عیلاقەی با لەسەر هەرێمی کوردستانە ڕادەست بکات ئەوان چۆن چی لێ دەکەن چۆن مامەڵی لەگەڵ دەکەن ئەوە کێشەی خوان دەمنێتەوە با هەماهەنگی لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان وەزارەی هەرێمی کوردستان کە بتوانن ئەو 400,000 بنێرنە تورکیا بنێرنە سووریا ئوردن ناخۆ بەکاربین بەس گرنگ ئەوەیە یەک لە بەرگەکانی کەمە دەگمانە سەرنەدا و ڕێککەوتنە سەرکرد لاماندا کە موچەی فەرمانبەران و بەشی هەرێمی کوردستان چ عیلاقەی با مەسەلەی هەناردنی نەوت نەبێتەوە زۆر گرنگە کە بەردەوام دەبێت لەو مانگەی بێت حکوومەتی فدرال هەناردنی بودجەی هەرێمی کوردستان بە تەواوی لەو بەشانێک کە هاتیە کە پەسەند کرایە. بەڕێز شێروان دوو بەردانی ئەندامی پەرلەمانی عێراق ئەم ڕۆنکردنەوە شیکردنەوەە زۆر گرنگ و لە کاتی خۆیدا بوون زۆر سپاس لەگەڵ